بەڕێزانم کاتان باش دیارە لە ڕووماڵەکانی تری زوومە ینی ئێمە ڕاستە و خۆیەکمان کرد ینی خێزانێکە بوو باسییان لەوە کرد کە لە ماوەی ینی با بڵین لە ساڵی 2014دا واتە 8 ساڵ لەمەوبەر دوو کوڕی ئەم خانەوادەیە کوژراوە و پاشتریش ینی باسییان لەوە کرد کە لە ڕۆژی 23 دوانزەوە ینی لە 22 بۆ 23 دوانزە ببورن کوڕێکی دیکەیان دیار نەماوە دیارە ئەو کاتەی کە ئێمە وەکو زوم کە سوکارەکەی ماوەرگرت لە بەردەم پزیشکی دادی لە شاری سێمانی ئەلبەت باسییان لەوە کرد کە ئەمان یعنی نازان بابەتەکە چۆنە و باسییان لەوە کرد کە با بڵین تاوانباری ئەو دوو کوژراوەی دیکەش کە لە ساڵی 2014دا دوو برای ئەم کوڕە کوژراوەی کە ئەوان باسییان لەوە کرد کە نازانن چێن ینی گومانیان لە کەس نەبوو و نەیان نەزانی دیارە ئەمە قسەی وەوتەی خانەوادەی ئەو کوژراوە بوو بەڵام ئەمڕۆ پۆلیسی سێمانی ڕوونکردنەوەیکی بڵاو کردەوە دیارە دەمەوێت ڕوونکردنەوەکە وەکو خۆی بۆیەوە بگوازمەوە باسییان لە ڕوونکردنەوەکەی پۆلیسا بازەوە دەکات لەسەر کوشتنی گەنجەکەی خەرەداخ دوو تۆمەتبار دەستگیر کراون دیارە لە ڕۆژی 3 2023 تەرمی هاوڵاتیەک لە ڕێگەی سێمانی خەرەداغ دۆزاوەتەوە دوای ڕەوانەکردنی بۆ پزیشکی دادی دەرکەوت کەسەکە خنکێنراوە هێزەکانی پۆلیس لێکۆڵینەوەیان بۆ دۆزینەوەی ئەنجامدانی تاوانەکە دەست پێ کرد دیارە پێشووتر ینی لە ڕۆژی 23 دوانزەی 2022 هاوسەری کوژراوەکە هەواڵی دیارنەمانی هاوسەرەکەی گەیاندبووە بنکەی پۆلیسی چوارچرا و سکاڵای یاسایی لەسەر 3 برای هاوسەرەکەی تۆمار کرد بەڕێز زادوەر بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی فەرمانی دەرگیرکردنی بۆ تۆمەتباران دەرکرد هێزەکانی پۆلیس لێکۆڵینەوەکانیان دەست پێ کرد و توانرا دوو برای کوژراوەکە دەستگیر بکەن و لە ئێسادا لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوامە هەروەها هێزەکانی پۆلیس لە هەوڵدان بۆ دەستگیرکردنی براکەی دیکەشیان کە پلەدارێکی سەربازیە و لە هەولێر نیشتەجێیە دیارە جێی ئاماژەیە لە ساڵی 1995دا باوکیان بە ناوی لاحا لە گوندی کانی خاکی سەر بەناحی سەنگاو کوژراوە هەروەها ڕۆژی 14/6 2014 لەسەر ڕێگەی عربەت سلێمانی تەرمی دوو برای دیکەی بە کوژراوی دۆزاوەتەوە و هەر ئەو کات لە بنکەی پۆلیسی عربەت دۆسەی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە ڕێکاری یاسایی گیراوەتە بەر دیارەوەکوی ئاماژەم بۆ کرد ئەم بابەتە ئەم ڕوونکردنەوەی کە خوێنمەوە ئەمە ڕوونکردنەوەی پۆلیسی سێمانیە ئەلبەت کە سوکاری ئەو گەنجە کوژراوە ینی ئێمە کە قسەمان لەگەڵاکردن باسییان لەوە دەکرد کە ئەمان نازان تاوانباری سەرەکی ڕووداوەکە چێە بەڵام ئەلبەت بەپێی لێکۆڵینەوەکان بەبێی بە دوواداچوونەکانی پۆلیس زەرکەوتووە کە دوو تاوانبار دوو تۆمەتبار دەستگیر کراون وەدانەیەکی دیکەشیان لە هەوڵیەوەدان کە دەستگیری بکەن وەکو لە ڕوونکردنەوەکەی پۆلیسە هاتووە ئەو تۆمەتبارەی دیکەیان لە شاری هەولێر نیشتەجەیە ئەمێ ئاماژەش بۆ بکەم کە ئەم کەسەی کە کوژراوە ینی خێزاندارە کە سوکارەکەی باسییان لەوە کرد کە 46 ساڵە هەروەها با بڵین خێزانی هەیە و خاوەنی 3 منداڵیشە